لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا پرسی ژینگە لە بنیادنانی جیهانێکی نوێدا لەسەر ئاستی ناوچەی و جیهانی نەک تەنها لە بواری ئەکادیمیدا بەڵکو لە بواری سیاسیشدا بۆتە یەکێک لەو بابەتانەی مشتومڕێکی زۆریان لەسەرا. لە قۆناغی ئێستادا پەیوەندی نێوان گەشەپێدان و پاراستنی ژینگە گەیشتووەتە ناکۆکێکی بنبەست، هەروەها کێشەکان بەهۆی گۆڕانی کەشوهەواوە لە ئاستی ناوچەییەوە چوونەتە ئاستی نێودەوڵەتیەوە. هەر بۆیە ئەم ڕەوشەوای کردووە لە ئێستادا بابەتێکی دیکە بێتە ئاراوە کە ئەویش پەنابەری کەشوهەوایە. بەشێکی زۆر لە لێکۆڵەران پیان وایە پەیوەندێکی ڕاستەخۆ لە نێوان جیهانگیریبوون و گۆڕانی کەشوهەوادا هەیە. پاراوێزخستنی پاراستنی ژینگە لە پێناو بەرژەوەندیە ئابوووریەکانی هەندێک لایەن بۆتە هۆی گۆڕانی کەشوهەوا، هەرچەندە وڵاتانی گیان بۆ کەمکردنەوەی ئەنجامان نەرێنیەکانی قۆناغی جیهانیگیری بوون لە حوزەیرانی 1992دا لە بەرازیل کۆبوونەوەیەکیان ئەنجامدا کە بە کۆنفرانسی ڕیۆ ناسراوە و گرنگترین دەستکەوتیشی بریتی بوو لە ڕێکەوتنامەی ژینگە و گۆڕانی کەشوهەوای نەتەوەیەگرتوەکان. بەڵام لە ئێستادا ئەو ڕێکەوتنامەیە ناتوانێت سەرکەوتنی پێویست بەدەست بێنێت. چالاکیە پیشەسازیەکان و بەکارهێنانی سەرچاوەکانی سوتەمەنی یەکێکن لە هۆکارە سەرەکیەکانی گۆڕانی کەشوهەوا، چونکە سوتاندنی سوتەمەنی دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە. بەکارهێنانی سوتەمەنی بۆتە بەشێکی سەرەکی لە ژیانی ڕۆژانی مرۆڤەکان، هەر بۆیە لە ڕۆژگاری ئەمڕۆدا وزە، پیشەسازی، گواستنەوە و گەیاندن، بیناسازی، کشتوکاڵ و ئاودێری هەمویان بوونەتە بەشێک لە پیسبوونی ژینگە. هۆکاری ئەم کۆچکردنەش کاریگەریە لە ناوبەرەکانی ڕووداوی سروشتین وەک گەرمبوونی زەوی، زەمینلەرزە، سونامی، لافا و ئاگری دارستانەکان و وشکە ساڵی و بە بیابان بوون. کۆنسەی مافی مرۆڤی نەتەوەیەگرتوەکان دوای مشتومڕێکی زۆر لە ئاداری 2010 بەکارهێنانی ناوی پەنابەری کەشوهەوای بۆ ئەوانە پەسەند کرد کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا وڵاتەکان جێدەیەڵن بۆ ئەوی لەو کەسانە جیا بکرێنەوە بە هۆکاری دیکە دەبنە پەنابەر. کۆمیسیاری پەنابەرانی نەتەوەیەگرتوەکان ڕایگەیاند بەهۆی ئەو کارە ساتانەی کە هۆکارەکان بۆ گۆڕانی کەشوهەوا دەگەڕێتەوە لە 2010 تاوەکو ئێستا 21,500,000 کەس ئاوارە و دەربەدەر بوون. لە لایەکی دیکەوە ئەنستیتوێتی ئاشتی و ئابووری لە راپۆرتێکیدا کە لە 2018 بڵاوی کردوێتەوە ئاماژەی بەوە داوە کە بەهۆی ئەو کارە ساتانەی لە ئاکامی گۆڕانی کەشوهەواوە ڕوودەدەن تاوەکو 2050 لایەنی کەم 1,200,000,000 کەس ئاوارە و دەربەدە دەبن. بە هەمان شێوەیش پێشبینی دەکرێت تاوەکو 2050 بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا لە سەتا 17 خاکی بەنگلادیش ژێر ئاو بکەوێت و 20 ملیۆن کەس لەو ناوچانە دەژین بێلانە بن. پەنابەرانی کەشوهەوا زاراوەیەکی نوێ و ئاڵۆزە و بە تەواوەتی نازانرێت چییە. ئەمەش لەوە سەرچاوە دەگرێت تاوەکو ئێستا ئەم پرسە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێکەوتنی لەسەر نەکراوە.